هاوسەرت هەیە خیانەتی بۆ لێ دەکەیت، بۆ بێگانەیەکی وەک من هاوسەرەکەت لەبیر دەکەیت. ئەی نازانی لە دوا ڕۆژدا کفنی مەرگ لەبەر دەکەی؟ بێباکیت لە هاوسەرەکەت تێل بۆ لاوێ وەک من دەکەی. لە کاتێکدا هاوسەرەکەت خەریکی کرێکاریە، پارەی ئەمڕۆ پەیدا دەکا و بیری لە لای بەیانییە. خۆ ئەژیان ئێمە ئیسلامین، دینەکەشمان زۆر زۆر جوانە. زۆر کەس هاوسەر لەبیرەکا و دڵی ئەچێتە سەر بێگانە. بە نەفرەت بێ ئەو کەسانەی خیانەت لە هاوسەر دەکات، خۆی لە هاوسەری دوور دەگرێ و خەڵکی بەجەستەی فێر دەکات. خۆی لە هاوسەری دوور دەگرێ و خەڵکی بەجەستەی فێر دەکات. پێشکەشە بێ مامۆستای عەزیز. جەزاکەڵڵاهو خەیران. خوای گەورە موفقت کات. خوای گەورە هەموو لایەکمان بات. اللهم ئامین. خوای گەورە